تەیسەڵەی کوڕی مەیاس ئەم پیاو چاکە ڕۆژێکیان عەبدوڵڵای کوڕی عومەر کە سەحابەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ڕزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ لە خۆی و باوکی پێی دەڵێ ئەی تەیسەلە ئەتەخاف من النار وتحب أن تدخل الجنة دایکێ ئەیەوێت تۆ لە ئاگری دۆزەخ دەترسی هەر هەمومان لە ئاگری دۆزەخ دەترسین پێمان خۆشە بچینە ناو بەهەشت ئاواتی هەموو موسڵمانێکە کە بچێتە ناو بەهەشت عەبدوڵڵای کوڕی عومەر پێی دەڵێ ئەی تەیسەلە تۆ لە دۆزەخ دەترسی پێت خۆشە بچیتە ناو بەهەشت ئەویش دەڵێ ئی وەڵڵاه بەڵێ وەڵڵاهی پێم خۆشە بچمە ناو بەهەشت عەبدوڵڵای کوڕی عومەر پێی دەڵێ ئەحەی والیداک دایک و باوکت زندون ئەویش لە وەڵاما فەرمووی قلت ئومی تەنها دایکم پیرێژنێکە تەنها دایکم لە ژیانە ماوە عەبدوڵڵای کوڕی عومەر پێی دەڵێ ئەگەر پێت خۆشە بچیتە ناو بەهەشت إذا ألنت لها الكلام وأطعمتها الطعام لتدخلن الجنة ئەگەر بێت و قسەت لەگەڵ ئەو دایکت نەرم بێت نەقسەت وەکو ژەهر وابێت نەقسەت وەکو شمشێر وابێت بەرامبەر دایک و باوکت ئەگەر قسەت بەرامبەر ئەو پیرێژنە کە دایکتە ماوە لە ژیانە ئەگەر قسەت نەرم بێ لەگەڵیدا و هەروەها خواردنی بدەیتێ ئەی تەیسەلە تۆ دەچیتە ناو بەهەشت بەداخەوە لە ناوماندا ئێستا وا هەیە کەسی وا هەیە بێزی دێتەوە لەگەڵ دایکیدا بنشێنان بخوا یەگەڵ ماڵ و مناڵیدا دەنشێنانە خوا دوای ئەوەی ئەو بەرماوەیی کەوا مایەوە ئەیدا بە دایکی ئەمجا ئەیدا بە دایکی ئەوەی کەوا لەسەر سوفرەکە دەمێنێتەوە ئەنجا دواتر دایکی نانەکە ئەخوا پێیان بێز دێت بێزیان دێتەوە ئەو پیرێژنە لەسەر ئەو سوفرەیە دابنشێت سەیرکردنی دایک و باوکت وەکو ئیمامی حەسەن دەفەرمێت عیبادەتە هەر سەیری ڕوخساری دایک و باوکت کەی ئیمامی حەسەن ڕەحمەتی خوای گەورەی لێبێ دەفەرمێ عیبادەتە ئیمامی حەسەن دەفەرمێت ئەگەر ئێوارانێک لەگەڵ دایکمدا بنشم نام بخۆم لەلام خۆشەویسترە لە یەک حەجێکی سونەت لە یەک حەجێکی سونەت لەلام خۆشەویسترە بەخوا هەموو تەمەنت تەرخان کەی بۆ عیبادەتکردنت بۆ ئەوەی دوعا بکەی بۆ دایک و باوکت جاری حەقی دایک و باوکت نەداوە ئەو کاتی دایک و باوکت لە دەستدا ئەنجە قەدریان دەزانیت ئەگەر هەست و شعورت هەبێ ئەمما ئەگەر هەست و شعورت نەبێ ئەوە قسەکە موەجه نییە بۆ تۆ بۆیە ئەو کەسانی کەوا خراپەکارن لەگەڵ دایک و باوکیان پێیان دەڵێن خۆتان ماندوو مەکەن چونکە ڕەنجتان بەزایە دەچێ ڕەنجەڕۆ دەرەچن هەرچی عیبادەتێک دەیکەن و بە تایبەت نوێژەکانتانە ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت لە ڕۆژی قیامەتە دەدرێ بەسەر و جۆلاکیانە خۆی گەورە قبوڵی ناکات